لەو هێرشە 353 فڕۆکە بەشدار بوو. یەکێک لە هۆکارەکانی ڕاکێشانی ئەمریکا بۆ شەڕ لەگەڵ یابانە هێرشەکەی یابان بوو، هێرشی پێرڵ هاربەر. ئەمە چۆن بوو؟ چی ڕوویدا؟ ئەمریکا هێزی دەریایی خۆی هەمووی لە پێرڵ هاربەر کۆ کردبووە. هێنابێ خۆی ئامانجێکی هەبوو ئەمریکا کە ئەمە هێزە هەمووی لێوێ کۆ بکاتەوە، ئەبێ بەتەمای چتێبێ، بەس کەس نازانێ بەتەمای چی بوو. یابان لێرە هەر وڵاتێکە ئەکەوێتە شەڕەوە بەتەمای شەڕبێت تۆ ئەبێ شتێ پێوێترێ ئەضەربە الوقائیە، لێدانی خۆپاراستن. لێدانی خۆپاراستن ئەگەر سەیریکەی بگەڕێتەوە لە هەمووی مێژوویە، هەتاکو لە ئەڵمانیا لە هەموو شەڕەکانە بگەڕێنەوە بە باسی ناوچەی ئێرە بکەین، مەسەڵەن ئیسرائیل و مەسر و عێراق وانە. ئەگەر بیتە 67 عینی ضەربە الوقائیە لێدانی خۆپاراستن، ئیسرائیل دەستی وەشان لە مەسر وێرانی کرد بۆی نەتوانێت وەڵام داتەوە. لە 73 شەڕی تشرین مەسر دەستی وەشان لە ئیسرائیل بە تەڕیاتی سەواریخ و معسکراتی تەدمیر کرد بۆی نەتوانێت وەڵام داتەوە کە توانی هێڵی باردیف بشکێنێ و سینا بگەڕێنێتەوە. هەندا عێراق و ئێران 200 فڕۆکەی عێراق وەکو باسیم کرد عینی خۆی بپارێزێ، بەڵام ئەوەی عێراق فەشەلی هێنا سەری نەگرت. یابان ئەم مەبدەئە هەموو سوپایە بەکاری دێنێتن. ئەتوانین بڵێیت دەست پێشخەریەکە، دەست پێشخەری بۆ ئەوەی خۆت بپارێزی لە وەڵامدانەوە کە وەڵامت نەداتەوە بەهێز. 6 حامیلەی طائراتی یابانی لەگەڵ مدەمیرات و غەواسات و فرقاتە و تەڕاد لە محیط الهادی بوو، بڕیاری هێرشکردنیاندایە سەر پێرڵ هاربەر. لەو هێرشە 353 فڕۆکە بەشدار بوو. بە 353 فڕۆکە بەشداری ئەو هێرشە بوو کە کرایە 3 شەپۆڵ. شەپۆڵی یەکەم 183 فڕۆکە دوایەوە بە دوای ئینجا شەپۆڵی سێم. یەکەم شەپۆڵی کە هێرشی برد لە 3 مودەمیرەی ئەمریکی لە پێرڵ هاربەر کە وەستا بوو لە ناویدا، 3 مودەمیرەی لە ناودا، مودەمیرەیەکی ئەلغام ئەوەشی لە ناودا، جگە لە کۆمەڵێ بڵین زەوارقی حربیکە ئەوانەشی لە ناودا کۆتایی پێهێنا. لێدانێکی زۆر بەهێز بوو. شەپۆڵی دووەم ئیتر لە شوێنە حەیەویەکانیدا بڵین لە کارخانە و مەتارات و ئەوانە. شەپۆڵی سێمیش کۆتایی بەمەهێنا، زەرارێکی زۆر گەی بە ئەمریکا، بۆ نمونە 188 فڕۆکەی ڕۆیی لە ئەرز وەستا بوو ئەمریکا، بێ ئەوەی بەرز بێتەوە لە ناوی، بێ ئەوەی بەرز بێتەوە. هەنێ فڕۆکە بەرز بووەوە بەس هەمووی خرایە خوارەوە، چونکە یابان جگە لەوانی کە بڵین بۆمباردمانی هەبوو کە قەس پێ کرد، فڕۆکەی شەڕی ئاسمانی لەگەڵا بوو کە بتوانێت ئەمانە پارێزێتن بکەوێتە شەڕە. لە کۆتاییە یعنی ئەمریکا هەڵەیەکی زۆر گەورەی کردوێنانە کە ئەم هێزە بەبێ ئەوەی بیپارێزیتن و ئاگات لێبێتن، هیچ معلوماتێکی استخباراتی نەبوو. لە هەمان کاتە لە ناو پێرڵ هاربەرە سیخوڕی یابانی هەبوو کە پەیوەندی هەبوو پێیانەوە. و ئەگەر پێرڵ هاربەر جەزیرەیەک یعنی شاخاوی تایە، تۆمە ڕاستدت هەیە، جگە لەوەی ئەگەر بەڕادار فڕۆکەکە نەبینی زۆر نەوی بێتن، توانی بە چاو ببینی. ئەمە 200 فڕۆکە نییە، 353 فڕۆکە بەشداری کردووە. ئەحمالیەکی زۆر گەورە بوو، ینی وێرانی کرد لە پێرڵای، وێرانی کرد. لە یەک مودەمیرەیەکی تر نەگەیشت بووە پێرڵ هاربەر، ئەوە بگەیشتایە کۆتایی بە هێزی دەریایی ئەمریکا ئاهات لەوێنانە. لێرە من تێناگەم، ینی یابان هەڵەیەکی زۆر گەورەی کرد. تۆ کە ئەمە توێران کرد ڕێکرابەوە لە پێشت، ئەتوانی ئەو مودەمیرانە و حامیلەی طائرات و بۆ هەموو سەربازەی لە ناوێتی ڕێک بڕوا بۆ لۆس ئەنجلس و لەوێت دابەزێ بەبێ ئەوی هێز لە پێشی هەبێت.